ئەلۆ سڵاو چۆنی؟ سەرچاوم کێوی جەنابێت؟ من سۆلافم هاوی کەوا عەزیەکە و یامێ بە بەلاش؟ وڵا لەو ناوە خۆشە. زۆر سپاس. ویسم بزانم تۆ بۆچی و عەزیە و یامێ بە بەلاش بێەوەی پارەم لێ وەرگری؟ قەزابی باسی پارەمە کە پێم نەوتیت یەک قاوە لە ماڵی ئێوە بخۆمەوە وابزانم پارەی 100 عەزی داومت. ئەی تۆ ژن و ماڵت نییە؟ بەرەوەڵا هەمە بەڵام ژنەکەم زۆر ناشرینە. بۆ تۆ خۆ زۆر جوانی؟ وەڵاهی من لەو جوانترم وا شایەتە بێتە خەوەزی ڕاکەیت مەعەدەڵێ پشتم ێشێ ئاخ و ئۆفێکێتی هەر مەپرسە لەبەر چاوم پۆتووە. ئێبی بە بۆ لای دکتۆر ژن زۆر ماندووە بەردەوام خەریکی ماڵ و مناڵ و یە بەڵا بی یاخۆدە تۆ واز لەو مۆزوعانە بێنە بزانم کەی بێم قاوێ بەیەکەوە خوێن لە ماڵیەوە. من نەترسم لەبەر دایکم و براکانم ناتوانم. تۆ نەوە بە تەنیاژیم؟ من مەبەستمەوە بوو کە من مردم نییە نەک بە تەنیا بژیم. کچێ منە بمە پیاوە منەتمە هاوسەرێک منە بم بە هەموو شتێکرد بە قورعان بە قوربانی چاوە. یەک دقیقە ئێستا ئێمە خزمەتان ئێستا ئێمە خزمەتان. تۆ پێم بڵێ کەی بێم؟ کەی بێ ئێستا کاتژمێر چەنە؟ دوای ئاوا نزیکی مەغریب بۆ ئەو ناوە بێ زۆر باشە بێ. ئەی عینوانی ماڵەکە؟ من دوای لۆکەشنەکە و بۆ نێرم. باشە بە قوربان خوا حافیز. خوافیز خوا لەگەڵ. خوا لەگەڵ. لۆکیشن ئەوە تام لەبەر دەمی ماڵتانە. زۆر باشە سێری ئەم لەولا بکە بزانە کەس دیار نییە؟ نە کەس دیار نییە. دەرگاکە کراوەتەوانە ڕێک وەرە ژوورێ. ئێوە کردمەوە. ڕێک بە قادرمەکانە وەرە سەرێ. باش. ئەوە سەرکەوتن. ئەوە سەرکەوتن. زۆر باشە دەرگای مەدخەلەکە کراوەتەوانێ ڕێک وەرە ژوورەوە. ئەوە دەرگای مەدخەلەکەشم کردەوە هاتم. ئەوە دەرگای مەدخەلەکەشم داخستەوە. حالین لە مەتبەخەکەیام. ئەی تۆ لەکوێی دەوەرە؟ ئەوە هاتم. ئەی دەوەرە؟ ئەوە هاتم. چیە بینم؟ خیانەت. باوکە من داوای لەبوردن لە تۆکەم منەوە نیم کە تاقیبی تۆ بکەم بەڵام لەبەر دایکم ئەو کارم کرد. ئەو خاتونەی کە تۆ ویستن لە خشتەی بەری مەبەستم سۆلافخانە ئەو هاوکاری کردم و ئەم کارە قێزەونەی توی بۆ دەرخستین. یعنی ئەمە ماڵی بەڵێ ئێرە ماڵی منە سۆلاف. بەڕێزم ئەو پارە جوانی کە لە ئافرەتی خەڵکا سەرفەکەی بۆ ماڵ و مناڵەکەی خۆتی سرفکەی باشترە. زۆر بەداخەوە. تەواو منە ڕۆم من لای ئێوە جێم نابێتەوە. من تازە حرمەت و هەیبەتم لەناو ئێوەیان نەما منە ڕۆم تەواو. وەستا من لێ دەبورم لە بە خاتی خوا ئەو مناڵانە. تۆش واز لە هەوا و هەوەسی خۆ بێنە با لەمە دوا خێزانێکی بەختەوەر بژی. یعنی منتان بەخشی؟ ئەشەمبیلا من چەندێکی پیاوێکی نابووتی ئێوە دە ئەوە